بەناوی خی بەبەزەوی بەخشندە سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خوشحاڵم کە لە دەرفەتێکی دیکەدا خی گەورە تەمەنی ئەمانەتی پێبەخشین و هاتینەوە خزمەتی ئێوەی خۆشەویست لە ئەڵلقەی ژمارە 44 بەرنامەی نووسین و یادەوەری خۆشەویستانم وەکو لە ئەڵلقەی ڕابردوو وتمان ئەم چەند ئەڵلقەیەمان قسەکردن دەبێت لەسەر ئیمان چونکە ئیمانیش قسە زۆر هەڵەگرێ و لە زمنی بەرنمەکانە خو لە چوارچێوەی بەرنمەکانە لە چوارچێوەی ئەو پرسیاران و ئەو وەڵامانەی کە مامۆسای هاتەوە ئەنجا ئازانی کە ئیمانیش هەر باوڵێن بە جۆرە لە جۆرەکان شتێکی ئاوا سوک و ئاسان نییە ئینسان تێ بگات و ئیتر تەواو ینی زانستی ئیمان یاخود با بڵێن ئەو تێگەشتنی کە بۆ معریفەتی کە بۆ ئیمان پێویستە ئەوەیە کە ئیمان دوایی ئەبێ بێ بە شتێکی کردەوەی واتە تەنها لەسەر لە شعوری ئینسانە یاخود با بڵێن لە گفتاری ئینسانە نامێنێتەوە بەڵکو بێ بە شتێکی عملیش بۆیە پێویستمان بەوە هەیە کە سەبارەت بە ئیمان شت بزانین و ئەو بابەتانی کە چنە چوارچەوەی بابەتی ئیمانیەوە بۆ ئێمە زۆر گرنگ و باەخیان هەیە و بە تایبەتیشەوەی کە دەگوترێت کە پەیوەندی بە کۆمەڵک بابەتەوەی کە لەم سەردەمەی ئێستامانە کۆمەڵێک لە مسلمانان پێوە دەرگیر بوون و هەروەها بە جۆرە لە جۆرەکان پێوەی مبتەلا بوونەوەیش بە تایبەتی ئەوەی کە پێگوترێ فکری ئیرجا یاخود با بڵێن نەوانی کە پیانەوتێ مرجئە لەبەرەوە بەڕاستی ئەمەش وریایەکی زۆری دەوێت لەوەی کە بزانین چۆن هەنگاو هەڵەگرین و چۆن ئیماندارێکی سەلیم و هەروەها ئیماندارێکی با بڵێن عملیە بین زۆر بەڕێز مامۆستا سپاس دەکەین کە لەم ئەڵلقەیەش ئامادە بوویت. سپاس بۆ ئێوەش و بەخێر بێن سەر چاوم خۆت هاوکارانت. مامۆستا دوو چەمچیتر هەیە ئیماندار و مسلمان. ئەم دوو چەمکەش پێویستیان بەوە هەیە قسەیان لێ بکرێ ئایا جەنابێشت باست کرد پێشتر ئایا مسلمان بەواتای ئیماندار یاخود ئیماندار بەواتای مسلمان واتە ئەم دوو چەمکە پێکەوەن لێکجیان و بە تایبەتیش ئەوەی کە پێویستە بێتەوە بە قورئانی پیرۆزەوە و بە تایبەتیش ئەوەی لە قورئانی پیرۆزەوە بە تایبەتی لە شوێنێکدا خی گەورە سەرزەنشتێکە کات سەرزەنشتی عرابیەکان لە سوڕی حجوراتە ببوورە یەمنونە عەلەیکم ئەن ئەسلەموا یعنی لەوێ سەرزەنشتێکەیە هەستەکرێ جیاوازێکە کەوێتە بینی ئەوەی کە تەسلیمە بێ و ئیمان و ئیسلام بە تەشید ویسمان لەو بارەیەشەوە شت بزانین مامۆستا. بەسەر چاو الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. كاك بيوند دوباره بخير بين خوتو هاوكارانت ئەو دوو شەیە ئیمان و ئیسلام ئەگەر سەرنجی قورئانی بە پێز بدەین کە بۆ زانیاریت وشەی پیرۆز ڕەنگە لە کوردیدا لە بەرامبەری مقەدەس بێ بەڵام وشەی بە پێز لە بەرامبەری وشەی مبارەکە خوا سوبحانە وتەعالا کتێبی خۆی ناوە مبارك لسورة صاد أخوة سبحانه وتعالى كتابي خوي بمبارك ناو كتاب مبارك ليدبروا آياته مبارك واتب بيز برهم دار بلام بيروز وات مقدس وشيء مقدس القرآن ده هاتوا بالوادي المقدس طوى بلام بو سرزمين بكار هاتوا وزيادة النصرانية كان بكتابي خوان ضلن الكتاب المقدس بويا من بوان بي باشترا بو قرآن وشيء قرآني بريز قرآني ببيز قرآن كريم واتبريز قرآني بخشنده واتا كريم كتاب مبارك واتا بركة دار برهم دار أو شانة بكار بياندرين ومن جارك براي بريزم كاك حاجي فاروقي شنقو تنبيم خوش بيجركاني إيما پام نێرەکانمان لەسەر پێیان نەڵێن ئیسلامی پیرۆز لە ڕاستیدا ئیسلام بەرنامەیە وشەی پیرۆز و کۆڵشتی متفڕک و مقدەس و بە پیرۆز گیرا و ئیسلام ئاینی بەرنامەی خوایە سوبحانە وتەعالا ئیسلام ئاینی بە پێز و بەرهەمداری خوایە هەر کەسێ شوێنی کەوێ تەمەنی پڕبەرەکەت دەبێ بەرهەم لە ژیانیدا پەیدا دەکا بەهەرحاڵەوە هەروەکو وردە تێبینیەک بوو ئەو دوو شەیە لە قورئانی بە پێزدا
هاتون وشي إيمان وشي إسلام مؤمن مسلم هەندێک جار بە واتای لێکجیا بەکار هاتوون هەندێک جار بە وەکو بڵێ هاوواتە یا واتای لێک نزیک بەکار هاتوون من هەردووچی نمونەت بۆ دێنمەوە ئەمما کە بە مانای لێکجیا بەکار هاتوون لە سوورەتی الحجوراتدا بۆیە نەخوات سبحانه وتعالى دەفەرمێ قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا عرب خێڵەکیەکان وتیان ئیمانمان هێناوە بڵێ ئیمانتان نەهێناوە بەڵکو بڵێن ئیسلام بووین کەواتە لێرە خوا سبحانه وتعالى نەفی ئیمانی لە ئەعراب کردووە لێی لابردون ئیمان بەڵام ئیسپاتی ئیسلامی بۆ کردوون هەر لە سوورەتی حجوراتدا يمنون عليك أن أسلموا قل لا تمنوا علي إسلامكم بل الله يمن عليكم أن هداكم للإيمان إن كنتم صادقين منەتت لەسەر دەکەن کە ئیسلام بوون بڵێ ئیسلامەتێکی خۆتانم لەسەر مەکەنە منەت بەڵکو خوا منەتی بەسەر ئێوە هەیە کە هیدایەتی داون بۆ ئیمان ئەگەر ڕاست بکەن لێرەشدا دیسان ئیمان و ئیسلامی لێکجیا کردوونەوە ئیمان پێشتر باسمان کرد لە ئاڵلقەی پێشوودا ئیمان بە پلەی یەکەم پەیوەندی بە دڵ و دەروونەوە هەیە الئیقان بالجەنان دەبێت دڵدامەزران و دڵنیایی لە دڵ و دەرووندا هەبێ بەرامبەر بەو ڕاستیانەی کە خوا سبحانه وتعالى بە پێغەمبەری خاتەمدا عەلەیهی سەڵات وسەلام ناردوونی واتە پێک هاتەی سەرەکی ئیمان پەیوەندی بە دڵ و دەروونەوە هەیە پەیوەندی بە ناخی ئینسانەوە هەیە پەیوەندی بە دیوی پەنهانەوە هەیە بۆیە زانیان گوتویانە الئیمان سر والئیسلام علانیە ئیمان پەنهانە بەڵام ئیسلام ئاشکرایە جا تەماشا بکە ئەدی ئیسلام پەیوەندی بەچێوە هەیە ئیسلام بەو واتایە کە لەگەڵ ئیماندا بەراورد بکرێ ئیسلام پەیوەندی بە ڕواڵەت و دیوی دەرەوە هەیە بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەوە کە خوا سبحانه وتعالى ڕەخنە لە عەرەبە خێڵەکیەکان دەگرێت کە گوتوانە ئیمانمان هێناوە و دەشفەرمێ ولما يدخل الإيمان في قلوبكم إيمان جاري نسوة تنيا دڵتان بەڵام ئیسپاتی ئیسلامیان بۆ دەکا بۆ چکەوان هاتوون نوێژیان کردو شایەتمانیان هێنا و ڕۆژیان گرتەوە ئیسلامەتیە ئاشکرایە بەڵام دیارە وەک پێویست ڕاستیەکانی ئیمانیان بە عەقڵ و دڵ و دەرووندا نەچوونە خوارێ بۆی نەفی ئەوەی لێ کردوون و فەرمووشێتی قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ولما يدخل الإيمان في قلوبكم بۆ زانیاریت لەما بریتە لە نەفی کردنی شتێک لەگەڵ چاوەڕێکردنی پەیدابوونی ئەگە بفەرمێ لەم ینی نەچۆتە دڵتان بەس دەفەرمێ لەما ینی نەچۆ بەڵام بەتەمایە بچێ ئەگە بەردەوام لەسەر ئەوە وردەوردە ئیمانی دەچێتە نێو دڵ دەروونتانەوە ئەدی لەکوێ وەکو وشەی هاواتە بەکارهاتوونە سوورەتی ذاریاتدا دەفەرمێ فأخرجنا من كان فيها من المؤمنين فما وجدنا فيها غير بيت من المسلمين ئێمە لەو شوێنە کە لوط عليه الصلاة والسلام بۆیان ڕەوان کرا هەر خاوەن ماڵێکی ئیماندارمان لێ دەرکرد لەو شوێنە بۆی کە نەفەوتێن لەگەڵ سزادانی خەڵکە خراپەکە فما وجدنا فيها غير بيت من المسلمين تەنیا ماڵێکی مسلمانمان لێ هەڵکەوت لێرەدا مؤمن و مسلم بە واتای لێک نزیک بەکار هاتوون تەماشا بکە کاک پەیوەند ئیمان پێناسەکەیمان کرد بریتێ لەو ڕاستیانی بە عەقڵ دەرک دەکرێن بە دڵ قبوڵ دەکرێن بە زمان دانیان پێدا دەهێنرێ بە ئەندامەکانی جێبەجێ دەکرێن وانە ئەوە پێکاتەکانی ئیمان چوارن عەقڵ دەرچی ڕاستیەکان دەکا دڵ قبوڵیان دەکا پەسەندیان دەکا زمان ئیعترافیان پێ دەکا ئەندامەکانی جێبەجێ دەکەن ئیمان شەش پایەی هەن ئیمان بەخوا سبحانه وتعالى ئیمان بە فریشتەکانی خوا بە کتێبەکانی خوا بە پێغەمبەرانی خوا عەلەیهیمو سەڵات وسەلام بە ڕۆژی دوایی بە قەدەر قەزا و قەدەر ئەوە پێکاتەکانی ئیمان چوارن پایەکانی ئیمان شەشن ئەدی ئیسلام ئەگەر تەماشای فەرمایشتی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم وێ ڕای منطوق و ینی
مانای ڕواڵەتی ئاەتەکان کە ئیسلامەتی زیاتر ڕواڵەت حاڵەتی ڕواڵەتی تەطبیقی دەگرێتەوە تەماشای با تەماشای فەرمایشتێکی پێغەمبەرکەی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو فەرمایشتەی کە بە حەدیث و جیبریل ناسراوە زۆر مەشهورە کە ڕاویەکەی عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ دەڵێ ئێمە لە سەفەرێک بووین لە خزمەت پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام کە دیارە لە غەزوەی تەبوک بووە کابرایەک هات بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام شديد بياض الثياب شديد سواد الشعر لا يرى عليه أثر السفر لا يعرفه منا أحد بسوار صفات وصف ذكاء پۆشاکەکەی زۆر سپی بوو موەکانی زۆر ڕەش بوون شوێنەواری سەفەری پێوە دیار نەبوو تۆز و خۆڵ و ئارەقەی پێوە بێ هیچ کام لە ئێمە نەما دەناسی هات دانیشت فأسند ركبتيه إلى ركبتيه چۆکی بە چۆکی پێغەمبەرەوە نارد ئەژنۆی بە ئەژنۆی پێغەمبەرەوە نا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر لێ نزیک دانیشت ئەمجا فەرمی أخبرني عن الإيمان هەواڵم پێ بدە ئیمان چییە قال الإيمان أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر وبالقدر خيره وشره شش باياكي إيمان أمجا قلتي فأخبرني عن الإسلام قال الإسلام أن تشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله وتقيم الصلاة وتؤتي الزكاة وتصوم رمضان وتحج البيت إن استطعت إليه سبيلا كواتا شش باياكي إيمان هیچ کەس ئیمان بەخوا دەبینێ ئەدی ئیمان بە فریشتان ئیمان بە کتێبەکان ئیمان بە پێغەمبەران بە ڕۆژ و دوای بە قەدەر دەیانبینی نەخێر ئیمان پەنهانە بە پلەی یەکەم پێکهاتەی سەرەکی ئیمان پەنهانە پەیوەندی بە عەقڵ و دڵەوە هەیە بەڵام دوایی کە لە عەقڵ و دڵدا چەسپی شوێنەواری لەسەر زمان دەردەکەوێت بەدان پێداهێنان و لەسەر ئەندامەکانی بەجێبەجێکردن ئەدی ئیسلام شایەتمان ئاشکرایە نوێژ ئاشکرایە ڕۆژوگرتن زەکاتدان حەجکردن بۆیە زانایان گوتوانە الئیمان سر والئیسلام علانیە لە قورئانیشدا کە بە معنای لێک جا بەکار هاتوون لەبەرەوەی دەگونجێ کاکە پەیوەند دەگونجێ کەسێک پێنج پایەکەی مسڵمانەتی تێدا بن شایەتمانی هێنابێ نوێژیش بە ڕۆژوش و زەکا و حەجیشی هەبێ بەڵام ئیمانی لە دڵدا نەبێ وەکو منافیقەکان یا وەکو عەرەبە خێڵەچیەکان بەڵام ئەگەر ئیمان هەبێ هەمیشە ئیسلام لەگەڵ خۆی دێنێ بەس مەرجێ گەر ئیسلام هەبوو ئیمانی لەگەڵ بێ باشە مامۆستا من پرسیارشکە لەمە بکەم ئایا ئەم دوو چەمکە هەم ئیسلام یاخود باڵێن موسڵمان بوون هەم لەگەڵ ئیماندار بوون ناکرێت بڵین دوو قۆناغی با ئەو بڵێن ئەندازەیەک پێکەوە گرێدراون وەختێک کە ئێمە موسڵمانە بین واتە تەسلیمە بین واتە دێنن بە ئەو بڵێن بە جۆرە لە جۆرەکانەوەی کە جەنابەت وت بە ئاشکرا ئێمە موسڵمانین بەس ئەوەی کە پەیوەستە بێتەوە بە دڵ و دەرونی ئینسان و بە ئیمانی ئینسان و واروەها ڕەبتە بێتەوە بە نێوانی خۆی و خوای پەروەردگار و ئەنجا بەرمەبنای ئەم دینە چێژ وەرگرتن لە عیبادەت و واروەها دیسان جارێککە کردەوە گەلێک کە مەسەلەن بەرمەبنای ئیمانە ئایا ناکرێت بڵێن ئەمیش دوو قۆناغی جیازن چونکەم لە مسڵمان بوونا ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان ئینسان تەسلیم ببێ ینی زۆر ئازاد نەبێ بە کوردەکەی با بڵێم بەڵام لە ئیمانە ئینسان ئازادیەکی زۆری هەیە بەوەی کە چۆن ئازادانە مەسەلەن بۆن منە ئیمان قوبوڵەکە واروها وەردە وەردە باڵاکە بەڵێ کاک پەیوەند ئەگەر تەماشای قورئان بکەین خوا سبحانه وتعالى جاری وا هەیە وشەی ئیسلامی بەکار هێناوە ئیمانیش دەگرێتە نێو خۆی هەروەکو چۆن ئیمان ئیسلام پەلکێش دەکا ئەگەر ئیمان بەڕاستی هەبێ ملکەچی ڕواڵەتیش دەبێ خوا سبحانه وتعالى لە قورئاندا جاری وا وشەی ئیسلامی بەکار هێناوە ئیسلامێک کە ئیمانیش دەگرێتە نێو خۆی بۆ وێنە لسورة البقرة هذا فرمي ومن يرغب عن ملة إبراهيم إلا من سفه نفسه ولقد اصطفيناه في الدنيا وإنه في الآخرة لمن الصالحين إذ قال له ربه أسلم قال أسلمت لرب العالمين مدح إبراهيم ذكاء دعيد فرمي إذ قال له ربه أسلم فرورجاري بي فرمو إسلام بملكجبة قال أسلمت لرب العالمين ملكجم بو فرورجاري جهانيان أوياك الآية بيشتر هذا فرمي واجعلنا أمة مسلمة لك بمان كب كوماليشي ملكج بوتو كاك بيوان إسلام بمعنى تواي وشكا إيماني شي تيدايا بلام جاري واهي
ئیسلام ئیمانی لەگەڵدانە لە قورئاندا هەردوو بەکار هاتنەکان بەکار هاتوون جا ئەوە زانایان وشەیەکیان هەیە تعبیرێکیان هەیە دەڵێن هەندێک وشە هەن لە قورئاندا ئەگەر بە تەنیا بێن لە سیاقێکدا معنای تەواوی خۆیان بەدەستەوە دەدەن ئەگەر بە بەراورد بێن لەگەڵ وشەیەکی بەرامبەریاندا معناکەیان دابەش دەبێت ئەوە تۆزە وردە چۆن وشەی ئیسلام ئەگەر بە تەنیا بێ ئیمانیشی تێدایە وەکو لێرە کە دەفەرمێ حەنیفە مسلمە وما ئەنا من المشرکین مسلم خوا وشەی مسلمی بۆ نوح و بۆ ئیبراهیم و بۆ موسا و بۆ عیسا و بۆ هەم پێغەمبەران بەکارهێناوە عليهم الصلاة والسلام ليردا إذ قال له ربه أسلم قال أسلمت لرب العالمين خواده فرمي ومن أحسن دينا ممن أسلم وجهه لله وهو محسن چه دینداری چه چاکتر لە هی کەسێکە ڕووی خۆی بەخواست پاردوم بۆ خوا ملکەز بووە و چاکەکاریشە لەم حاڵەتانەدا کە وشەی ئیسلام بە تەنێ هاتووە یا مسلم معنای تەواوی وشەکە دەگرێتە خۆی کە معناکەی فراوانترە لە ئیمانیش بەڵام ئەگەر پێکەوە بێن ئیمان و ئیسلام ئەو کاتە ئیمان لای پەنهان دەگرێ ئیسلام لای ڕواڵەتەکەی دەگرێ ئەگەر بە جیا بێن ئیسلام ئیمانیش دەگرێتە نێو خۆی ئیمانیش ئیسلامیش لەگەڵ خۆی پەلچێش دەکات بەڵام ئەگەر بە جیا بێن وەکو لە فەرمودەکەی جیبریلدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە پێناسەی ئیمان بۆ جیبریل دەکات دەڵێ چی الإيمان أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسوله واليوم الآخر والقدر خيره وشره همي پنهانه هذه إسلام شايتمان نوێژ زكاة رجوع حج همي أشكراه أو بوشو كبيك وهاتون هذه أجر بتنيا بين بيغمبر فرمي عليه الصلاة والسلام الإيمان بضع ستون أو بضع وسبعون شعبة أفضلها قول لا إله إلا الله وأدناها إماطة الأذى عن الطريق والحياء شعبة من الإيمان لصحيح بخاري مسلم دهاتوا ليرة دا إيماني بيغمبر صلى الله عليه وسلم إيماني بيناسا كردوا باشتيك إسلاميش دقريتني يا أخوي بو ده فرمي إيمان شصو أو أن يحفتا أو أن ده بشيء قورترين بشي قوتين لا إله إلا الله قوتني لا إله إلا الله يا كمين باي إسلامها أمجا كمترين بشي لا بردني أعزارك لسر مسلمانان و شرمشخوش بشيك الإيمان جاء ديار شص وند بشك هيديك البيهقي كتابي شيء بناوي شعب الإيمان هر شص وند هر حفته وند بشكي هناوا كواتا أو شتي ورد بيزانين كأو شانة وشيء إيمان وإسلام يا وشيء تقوى وبر ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين وآتى المال على حبه بيدا دي نوزده صفتان باز دكا بو بيناسي بر أي تقوى كاتك بتنيا دي بر دقريتني أخوي بر أجر بتنيا بي تقواش دقريتني أخوي بلام كبت جابين أجب بيكو بين وتعاونوا على البر والتقوى هاو كاري يكديب كان لسر شاكا كاري وباريس كاري شاكا كاري لقال خلق باريس كاري لخدمة خواده أجر بيكو بين معنى كان دابش دبي اگر بس جابين معناه يجديد اجرنا نيو خويان ايمان واسلام يشبه همان شوا ما موسى هل كتابك هنا وتك خوي جورا ل بعض لآياتي صوتلوسي سورة بقرة دا كإيمان ربطكاتو بمزجوت عفو بقي بلوه برضه كمان بس بالضبط هوايا يعني قسكلا سراويا إيمانه قبلة يعني تشتك لبيننا يعني بويندان شيء روكنا قبلة أو ليردا ما بسم لو أو ببلغي أو هنا وتو ككردوا بيك هنري إيمانا بشيك لا إيمان ببيك كردوا إيمان نايتدي خوا سبحانه وتعالى آيات جمارة صد وثلثي سورة البقرة ده فرمي سيقول السفهاء من الناس ما ولاهم عن قبلتهم التي كانوا عليها قل لله المشرق والمغرب يهدي من يشاء إلى صراط مستقيم وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس ويكون الرسول عليكم شهيدا وما جعلنا القبلة التي كنت عليها إلا لنعلم من يتبع الرسول ممن ينقلب على عقبيه وما كان الله ليضيع إيمانكم إن الله بالناس لرؤوف رحيم
لێرەدا خوا سبحانه وتعالى ڕووکردنە قیبلە بە بەشێک لە ئیماندا دەنێ چکە دەفەرمێ چی دەفەرمێ نەفامەکان لە خەڵک لە ئاەتی ژمارە 142دا گوتیان چ شتێک لە قیبلەکەی خۆیان لایدان تاوان مسلمانان کە چوونە مەدینە حەفدە مانگ هەندێکی دەڵێن 90 مانگی یەکەم هەر ڕویان لە بەیت المەقدیس دەکرد بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک دەڵێن لەبەر دڵڕاکێشانی جوولەکەکان بۆی ڕووی لە بەیت المەقدیس دەکرد کە قیبلەی جوولەکەکان بوو بەڵام کە دوای لیان ناومێد بوو هەر هەڵوێستی نەرێنی و خراپیان هەیە پێی خۆش بڕوو بکاتەوە قیبلەی ئیبراهیم خوا فەرمووی قد نرى تقلب وجهك في السماء فلنولينك قبلة ترضاها فولي وجهك شطر المسجد الحرام ئێمە ڕووی تۆ دەبینین کە ڕوودەکەی ئاسمان دەپاڕێەوە لە بەدڵ پێت خۆشە ڕووبکەیەوە قیبلەی ئیبراهیم فلنولينك قبلة ترضاها ڕوود پێوەردە سوڕێنین بەرەو قیبلەیە کە دڵپەسەندی خۆتەکە کەعبەیە جا جوولەکەکان یا مشریکەکان کە خوا بە سوفەهایان ناو دەبا نەفامەکان گوتیان چ شتێک وای لێ کرد خوا دەفەرمێ سبحانه وتعالى لەو سیاقەدا دەفەرمێ وما كان الله ليضيع إيمانكم خۆی لێرەدەم بەسم پێ ئەمەیە هەموو زانایان لەسەر ئەوە یەک دەنگن بوخاری لە سەحیح خۆیدا هێناوێتی ئیمانەکم ئەی سەڵاتەکم بۆ دەڵێ دوای ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هاوڵانی ڕوویان لە بەیت المەقدیسەوە وەرجێڕا بۆ کەعبە هەندێک لە هاوڵان وتیان جا ئەوانەی کە لە ئێمە کوژراون و کە لە کاتی کۆچکردندا یاخود لە زەنجی بەدردا ئەوانە خو هەر ڕویان کردوتە بەیت المەقدیس نوێژەکانیان کەواتە نوێژەکانیان بەتاڵ بوونەوە چوە قیبلە گۆڕا خوا فەرمووی وما كان الله ليضيع إيمانكم خوا ناگونجێ ئیمانی ئێوە ئەی سەڵاتەکم واتە ئەو نوێژەتان کە ڕووتان پێ کردوتە بەیت المەقدیس خوا ئەو نوێژەتان زایە ناکە کە نوێژەکەی ناوناوە ئیمان مەبەستم پێ ئەوەیە کە خوا سبحانه وتعالى هەندێک لە کردەوەکانی ناون ئیمان بۆ وێنە لێرەدا نوێژ لێرەدەم بەستم پێ ئەوە بووە کە کەواتە کردەوە بەشێکە یا پێکهێنەرە بۆ ئیمان ئەوە تا بۆ وێنە نوێژ و لە ئاەتی دیکەدا خوای پڕگار باسی شتی دیکە دەکا بۆ وێنە کۆچکردن بۆ وێنە ملکەچکردن بۆ شەریعەت بۆ وێنە خوا دەفەرمێ فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم سوێن بە پەروەردگارت بە ئیماندار لە قەڵەم نادرێن تا تۆ نەکەنە دادوەر لەوەدا کە تێدا کەوتونە مشتومڕ کەواترە کردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم شریعەتی خوا بە دادوەر ئەویش پێکهێنەری ئیمانە بەشێکە لە ئیمان هەروەها خوا سبحانه وتعالى دەفەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض کەواتە ئیماندارانی پیا و ئافرەت دەبێ دۆستایەتی خۆشەویستیان بۆ یەکدی هەبێ ئەوجا بە ئیماندار لە قەڵەم دەدرێن و هەروە باش مامۆستا ئەی بابەتی ئیمان و بابەتی پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ینی بە جۆرە لە جۆرەکان فەرمانبەرداری پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمیش دەبێ بەشێک لە ئیمان واتە ئینسان لە بێفەرمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە یاخود بە فەرمانەکانی جێبەجێ بکە هەردوو لەم بابەتەیە ئەبێتەوە با بڵێن بەوەی کە ڕنگدانەوەیکی ئیمان فەرمانبەری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەشێکە لە ئیمان و بێفەرمانیشی سەردەکێشێ بۆ کوفر بەڵێ زۆر بە ڕوونی ئەوە لە سوورەتی ئالی عیمران داهاتووە خوا سبحانه وتعالى دەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم الله غفور رحيم قل أطيعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين خوا بە پێغەمبەری خاتەمە دەفەرمێت عەلەیهی سەڵات وسەلام پیان بفەرموو ئەگەر خواتان خۆش دەوێت قل إن كنتم تحبون الله بڵێ ئەگەر ئێوە خواتان خۆش دەوێت فاتبعوني شوێن بکەون ئەگەر خوات خۆش دەوێت شوێن خۆشەویستەکەی بکەوە يحببكم الله خوش خۆشی دەوێن ويغفر لكم ذنوبكم الله غفور رحيم لە گوناحەکانیشان دەتانبورێ وەخوا لێبوردەی بەبەزەییە قل أطيعوا الله والرسول بڵێ فەرمانبەری خوا و جۆرایەڵی خوا و پێغەمبەر بکەن فإن تولوا ئەگە پشتیان هەڵکرد لە خوا و لە پێغەمبەری خوا فإن الله لا يحب الكافرين خوا کافر خۆش ناوێت جا ئایا لە هەر شتێکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پشت هەڵکەی جێبەجێینەکەی پێی کافر دەبی نەخێر کابرا بۆ وێنە ڕیش نایەڵێتەوە بەرسمێڵ ناکە سیواک ناکە
بۆ وێنە ئەو شتانەی کە ینی مندوبن شەو نوێژ ناکا نوێژە سونەتەکان ناکا ڕۆژی سونەت ناگرێ کە ئەوانە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو واتایە کە مندوباتێکن پێغەمبەری خوا کردەوەی چەند کردەوەی پەسەندن پێغەمبەری خوا کردوونی ئایا کەسێک نەیکردن پێی کافر دەبێ نەخێر بەس خێری لەدەستچێ بەڵام کەی کافر دەبێ کە بڵێ دەزانم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وای فەرموو وای کردووە بەڵام پێم ڕاست نییە پێی کافر دەبێ ئەو کاتەوە پێغەمبەری خوا بە درۆ دادەنێ بەڵام ئەگەر بڵێ وەڵاهی خۆ دەزانم ئەگەر وا بکەم خێرم هەیە و ئەگەر نەشیکەم خێرێکم لە دەستچێ بەڵ ناتوانم و دەزانم ئەوە ڕاستە بەڵام ناتوانم ئەدی لە چیدا ئینسان پشت لە پێغەمبەرکە عەلەیهی سەڵات وسەلام پێی کافر دەبێ لە شتێکدا کە مەرجی مسڵمانەتی بێ ئەگەر ئیمانمان وەکو ئیمانی پێغەمبەر نەبێ عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر نوێشکەر نەبین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێشەوای نوێشکەران نەبووە زۆربەی زانایان لەسەر ئەوەن کە بە هیچ کام لە کردەوەکان بە وازهێنان لە هیچ کام لە کردەوەکان ئینسان کافر نابێ جگە لە نوێش بۆ زانیاریت هەرچەندە لەوەشدا ڕازیایی هەیە وەکو من لە کتێبی لە مەوسوعەی خواپەرستی ئیسلامی لە بەرجی دووەمدا بە تەفسیل باسم کردووە کە عەبدوڵای کوڕی شەقیق کەیشێکە لە زانانی تابعین دەڵێ ما كان أصحاب محمد يرون أن شيئا من الأعمال تركوا كفر إلا الصلاة هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم وازهێنانی هیچ کردەوەیان بە کوفر دانەدەنا جگە لە نوێژ کەسی نوێژی نەکرد دەیانگوت دیارە کافرە هەر نەیکردبایە نەک بیکا و بیچوێنێ ئەوانە تەنانەت ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ کە هەندێک جار توندیشە لەو شتانەدا دەڵێ کەسێک تەنیا نوێژە جومعەکانیش بکە پێی بە کافر داناندرێ بۆ چونکە ئەهلی قیبلەیە ئەهلی سەجدەیە ئەهلی ڕوکوعە کەم و زۆر ڕوو لە خوا دەکا بەڵام دیارە ڕێی تونتری شەیە کە ئیمام ئەحمەد دەڵێ هەر کەس یەک نوێژ ناکا پێی کافر دەبێ بە هەر حاڵ من لەوێدا بە تەفسیل باسی ئەو مشتومڕەی زانایانم کردووە گرنگەوەیە کە کردەوە بەشێکە لە ئیمان جینسی کردەوە پێکهاتەی بۆ پێکهێنەری ئیمانە و کەسێک هیچ کردەوەی نەبێ واشە هیچ کردەوەی چاچی نەبێ بە نامسڵمان لە قەڵەم دەدرێ با بە زمانیش بڵێت و با بشڵێ دڵشمدا هەیە با بشڵێ بە عەقڵش دەرکم کردووە بەنسبە شوێن کەوتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو گوتم شوێن کەوتنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو شتانەی کە مەرجن بۆ مسڵمانەتی هەر کەسێ شوێنینەکەی پێی کافر دەبێ بەڵام شوێن کەوتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەو شتانەدا کە ئەگەر ئینسان بیان کە پاداشتی دەست دەکەوێت گەنیان کە گوناحی ناگاتێ ئەو بەتاکی لەو شتانەدا شوێن کەوتنەکەی سونەتە و مەندوبە و پەسەندە لەو شتانەدا کە واجبن تیاندا شوێن پێغەمبەر کەوین عەلەیهی سەڵات وسەلام وەکو حەجکردن وەکو ئەو شتانەی دیکە ئەو کردەوانی دیکە کە ئەگەر ئینسان نیان کە پیان کافر نابێ وەکو ڕۆژوگرتن وەکو خۆپاراستن لە گوناحە گەورەکان ئەوە شوێن کەوتنی پێغەمبەر واجبە عەلەیهی سەڵات وسەلام کەواتە شوێن کەوتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک پلەی نییە جۆرێکی مەرجە بۆ ئینسان بە مسڵمان دابندرێ جۆرێکی مەرجە بۆی ئینسان بە مسڵمانێکی عادیل دابندرێ جۆرێکی مەرجە بۆی کە ئینسان بە مسڵمانی ساڵح دابندرێ مامۆستا سەبارەت بۆ فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە جەنابیشت هێناوتە کە ئیمان هەفتا ئەوەندە باشە گەورەترینیان گوتنی لا ئیلاهە ئیلا اللهە ئەوەی کە ئەدناکەشی پەیوەستە بێتەوە بە خەڵکەوە لابەرنی ئازارێکی خەڵکەوە جەنابەت باسی ئەوەشت کردووە کە لەبەر خەڵکی لەبەر خوا خەڵکت خۆش بێ و واروەها لەبەر خوش خەڵکی ببغزێنی ینی خۆشەویستی و تەنانە ڕقلێبوونیشت لە پێناوی بەخشین و نەبەخشینی قسەکە لەسەرەوەی مامۆستا لێرە لەم فەرمودەی ئیمان زۆر وردەکاتەوە با بڵێن پلەکانی سەرەوەی لا ئیلاهە ئیلا اللهە دوای دابەزێتەوە بۆ ئاستی خوارەوەی ئیمان ئەوەندە وردەبێتەوە لە ژیانی عەمەلی ئینسانی مسڵمان بەڵێ بێگومان ئیمان وەکو گوتم ئەگەر لە سیاقێکدا بێ بە تەنیا ئیسلام هەمووی دەگرێتەوە نێو خۆی پێشتر باسم کرد هەموو ئیسلام دەگرێتەوە نێو خۆی بە هەموو لە قۆپۆپەکانیەوە جا ببوورە مامۆستا با من تەوزیحێکی ئەمە بم هەندێک لە وا بیرەکەنەوە ئینسانی مسلمان و ئیماندار وا بیرەکەنەوە کە ئیمان زۆر پێیوەستە بە ئینسان خۆیەوە واتە لە ئاستی کردەوەیش هەم شەرنی ورد ببێتەوە بەوەی کە لەگەڵ خەڵکا باش بێ واروەها بێ بە خەڵکیی موسڵح بۆ خەڵک زیاتر قسەکەمان لەسەر ئەوە بوو کە خوای پەروەردگار
ئاوا مەسەلەن بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم ببوورە کە وردی کاتەوە سەرەتاکەی با ئەو بڵێن لا اله الا الله بەڵام کۆتایەکەی لای خەڵکە ئەبێ خەڵکیشت خۆش بێ وەروەها ئازارش لەسەر خەڵک لابێ بەڕاستی. کاکە پەیوەند من لە هەندێک لە کتێبەکانی خۆمدا باسی ئەوم کردووە کە ئیسلام هەمووی بە ئیمانیەوە بە ئیسلامیەوە بە ئیحسانیەوە چکە لە فەرمودەکەی جیبریلدا باسی سێشت کراوە أخبرني عن الإيمان أخبرني عن الإسلام أخبرني عن الإحسان. ديني خوا ديني پیغمبري خاتم محمد عليه الصلاة والسلام بهرسيك باشا سرچيكي وبإيمانه وبإسلامه وبإحسانه لدوش دا خلاصة دبيتوا خوا پرستي خلق دوستي أويش لا آيات جمارة حبتا وحوت لسورة الحج دا أخوة سبحانه وتعالى دا فرمي يا أيها الذين آمنوا اعبدوا ربكم وافعلوا الخير يا أيها الذين آمنوا كمان دا فرمي يا أيها الذين آمنوا اركعوا واسجدوا واعبدوا ربكم وافعلوا الخير لعلكم تفلحون پروردگارتان بپرستنو چاک بکن بلکو سرفراز بن. عبد القادر جيلاني رحمة إخوة إليه بدله إسلام لدوه شدا خلاصة دبته صدق مع الحق خلق مع الخلق راسي لقى الخوا شاشي لقى الخلق إخوة جاء إيمان الراستقينا لراسي دا إسلام يجدقريتو أني أخوي بلا مقر إيمان وإسلام بيكو بيني إيمان ديوي پنهان دقريتو إسلام ديوي آشكراي دقريتو بلا كبتنيا هر كاميشان بتنيا بي أوي دكش دقريتو أني أخوي كبيغمبر صلى الله عليه وسلم أو بيناس إيمان دكا الإيمان بضع وستون أو بضع وسبعون شعبة أفضلها قول لا إله إلا الله وأدناها إماطة الأذى عن الطريق والحياء شعبة من الإيمان تماشاو كاك بيون عليه الصلاة والسلام ده فرمي إيمان شصو أوانده حبتا أوانده بشه باش دوای سێشتمان بۆ نمونە بۆ بازەکە لەو حەفتا یا 60 ئەوەندە بەشە ئەفضەلها یعنی گەورەترین بەشی ئیمان بریتێ لە گوتنی لا إله إلا الله خۆ گوتنی لا إله إلا الله واتە پێشێ بەعەقڵ دەرکی وەحدانیەتی خوات کرد بێ بەدڵ قبوڵت کرد بێ پەسەندت کرد بێ ئەمجا بە زمانیش دانی پێدا بێنی ئەوە گەورەترین بەشی ئیمانە ئەدناها ئەمجا دوای ئەوەی باسی بەشی هەرێ گەورە و پێکاتە هەرە سەرچەکەی کرد ئەمجا باسی پێکاتەی خوارێشی دەکا و ئەدناها ئیماطة الأذى عن الطريق بەڕێدا دەڕووی توێکەڵەمۆزێک کەوتووە خەڵک پێلینە لێ هەڵدەخلیسچیا دڕچێک ئازارێ بەردێک کە دەفەرمێ لابردنی ئازارێک لەسەر ڕێی خەڵک یعنی ئەمە دەگونجێ معنە حرفیەکەی مەبەست بێ و دەستگونجێ معنەویەکەی مەبەست بێواتە لابردنی ئازار لەسەر ڕێی خەڵک شەرنی هەر ئازارێکی جوزئی ئەوە دوو سێهەمیان والحياء شعبة من الإيمان شەرموشکۆ کەواتە گوتنی لا إله إلا الله لەگەڵ لابردنی ئازار لەسەر ڕێی مسلمانان و سوود پێگەیاندنیان لەگەڵ شەرموشکۆ کە ئەوە شتێکی ڕەوشتی و ئاکاریە معناوە ئیمان هەم گوتنی قسەی حەق هەم سوود بە خەڵک گەیاندن و ئازار لێ دوورخستنەوەیان هەم شەرموشکۆ سیفەتی خۆڕازان و بە سیفەتە بەرزەکان ئیمان هەمووی دەگرێتەوە کەواتە ئیمان فعلا دەچێتۆ نێو هەموو کایەکانی ژیان وەکو گوتم ئەلبەیهەقی کتێبێکی هەیە بە ناوی شیعەب الئیمان لەقەکانی ئیمان بەشەکانی ئیمان کە من هەمە لە 15 بەرگدایە بە وردی هەموو ئەو بەشانەی کە ئیمانیان لێ پێکدێ هەمان باز دەکا کە وەکو گوتم 60 ئەوەندە بەشە یا 70 ئەوەندە بەشە دیارە نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و سیلەی ڕەحم و ڕەوشتی بەرز و چاکەکاری و جەنگ و جیهاد لە ڕێخوادا فەرمان بە چاکە و ڕێگرتن لە خراپە و بانگەوازکردن و پەروەردەکردن و فێرکردن و ماڵبەخشین و هەموو ئەوانە هەمووی دێنێت ئەوانە هەمووی دێنێ کە چ پەیوەندیان بە ئیمانەوە هەبێت پەیوەندیان بە ئیسلامەوە هەبێت پەیوەندیان بە ئیحسان و تەزکیە و تەقواوە هەبێت بە ڕەوشت و ئاکارەوە هەبێت چ پەیوەندیان بە لایەنی سیاسی و ئیداریەوە هەبێت پەیوەندیان بە لایەنی کۆمەڵایەتی و پەیوەندی کۆمەڵایەتیەکە هەمووان دێنێ هەمووان بە بەشەکانی ئیمان دادەنێ مامۆستا ئەی لە بواری کردەیە ینی ئینسانی ئیماندار
یان خو با بڵێن بەرمەبنای ئیمانێکی دروست چۆن دەچێتەوە خزمەت خەڵکەوە بۆ مانای کە چۆن برای مسلمان مەسەلەن کۆڵ هەڵەگرێت بۆ برای مسلمانی بە خەمیەوە دێەوە لە ئازارەکانی تێئگاوە هەوڵەدا کە ئازارەکانی کەم کاتەوە ئەم مەبەستمان ئەوەی کە پێگوترێت تەبایی و بەخەمەوە بوونە مەسەلەن بۆ چ پەیوەندێکی بە ئیمانەوە هەیە یاخود بەرمەبنای چ جۆرە ئیمانێکە هەر ئیمان بۆ خۆی کە ئیمان لە دڵدا هەبوو ئیمان کاکە پەیوەند دەتوانین وێنەیەکت بۆ بێنمەوە ئەم تەسبیحە چۆن ئەو دەنکانەی بەیەکەوە بەستۆتەوە بەچی بەو دەزووە وانە ئەم دەزووە ئەم پەتە ئەو دەنکانی هەموو پێکەوە ڕیز کردووە بەیەک ئاراستەشدا وانە ئیمان بۆ پێکەوە پەیوەستکردنی ئەهلی ئیمان بە پیا و ئافرەتەوە بە هورد و درشتەوە وەکو ئەو دەزووە ئەو ئیمانە کە لە دڵی مندا هەیە و لە دڵی تۆشدا هەیە لە عقلی مندا چەسپی و لە عقلی تۆشدا منیش دانم پێداهێناوە تۆش دانت پێداهێناوە منیش کاری پێ دەکەم تۆش کاری پێ دەکەی هەر چوار پێکاتەکەی ئەو ئیمانە کە بە هەر شەش پایەکەیەوە ئیمان بەخوا سوبحانە وتەعالا بەو شێوەی بۆ خوا شایستەیە واتە ئیمان بە دیهێنەراتی خوا بە پەروەردگارێتی خوا بە خاوەنددارێتی خوا بە تەنیا پەرستراوێتی خوا بە ناو سیفەتەکانی خوا سوبحانە وتەعالا ئیمان بە فریشتەکانی خوا وەکو خوا باسی کردوون و ئیمان بە کتێبەکانی خوا ئیمان بە پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام ئیمان بە ڕۆژی دوایی و ئیمان بە قەدەر و قەزای خوا هەرچەند دەگوترێت قەزا و قەدەر بەڵام لە ئەسڵدا قەدەر و قەزایە چونکە پێشی خوا ئەندازەگیری کردو دوای جێبەجێ کردووە قەدەر ئەندازەگیری نەخشەدانان قەزای یعنی جێبەجێکردن ئەگەر ئەو ئیمانە بە هەر شەش پایەکەیەوە بە هەر چوار پێکاتەکەیەوە لە عەقڵ و دڵی ئیمانداراندا هەبێ وەکو چۆن ئەم دەزووە بەنێو هەموویانداش و هەمویانی پێکەوە ئەو دەنکانی پێکەوە ڕیز کردووە ئیماندارانی بەو شێوەیان لێ دێ کە خوا دەفەرمێ لە ئاەتی ژمارە 70 لە سوورەتی تەوبەدا دەفەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة ويطيعون الله ورسوله أولئك سيرحمهم الله إن الله عزيز حكيم پیاوانی بڕوادار و ئافرەتانی بڕوادار والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض هەندێکیان ئەوانە دۆست و خۆشەویست و پشتیوان و هاوکاری یەکدین ئەگەر ئیمان هەبێ دۆستایەتی و خۆشەویستی و هاوکاری و پشتیوانی دەبێ لە نێوانی ئیمانداراندا ئەنجا دوای شەش بوار دیاری دەکا بۆ ئەو دۆستایەتی و پێکەوە هاوکاریکردنیان یەأمرون بالمعروف وينهون عن المنكر فەرمان بە پەسەند دەکەن جنسی پەسەند چ پەیوەندی بە بووناسیەوە هەبێ بە ئیمان و عەقیدەوە بە عیبادەتەوە بە ڕەوشتەوە بە ئاکارەوە بە لایەنی سیاسی و کۆمەڵاتی هەمووی وينهون عن المنكر ڕێگری دەکەن لە ناپەسەند پەیوەندی بە هەر کام لە ڕەهەند و بوارەکانەوە هەبێ ئەوە دوو بوار ويقيمون الصلاة ويؤتون الزكاة نوێژ بەرپا دەکەن زەکات دەدەن ويطيعون الله ورسوله ئەو بواری پێنجەم و شەشەم فەرمانبەری خوا و پێغەمبەری خوا دەکەن کەواتە ئەگەر ئیمان هەبوو لە دڵی پیاوان و ئافرەتاندا پێکەوە دۆست و پشتیوان دەبن و لەو ئەو شەش ئەرکە جێبەجێ دەکەن بەیەکەوە جێبەجێیان دەکەن دوای دەفەرمێ ئولائیکە سەیەرحەموهم الله ئەوانە خوا بەزەیی پێیان دادێ ئین الله عەزیز حەکیم بێگومان خوا باڵادەستی کاربەجێیە کەواتە ئیمان ئاوا ئیمانداران پێکەوە تۆکمە دەکا پێکەوە جۆش دەدا پێکەوە لا یەکدیان خۆشەویست دەکا هەر بۆی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ المؤمن ئەخو المؤمن کە لێرەدا مەجلیسەکە مەجلیسی پیاوان بووە ئەگەر نا المؤمنة ئوخت المؤمنة یعنی بڕوادار برای بڕوادارە و ئافرەتی بڕوادار خوشی ئافرەتی بڕوادارە و پێکەوە خوشک و بران ئینەمە المؤمنون ئیخوە تەنیا بڕواداران بران یا خوشک و بران پێکەوە یعنی برایەتی ڕاستەقینە خوشک و برایەتی ڕاستەقینە تەنیا لە نێوان ئەهلی ئیماندا هەیە ئەگەر ئیمان هەبێ برایەتی دەبێت دۆستایەتی دەبێ لێک نزیکی دەبێ خۆشەویستی دەبێ مامۆستا لە تەفسیری ئاەتی دوی سوورەتی ئەلئەنفالە جەنابە دەنووسیت ئاەتەکە فەرمێ ئینەمە المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم هەتا کۆتای ئاەتەکە
تۆ لە تەفسیرەکە هێناوتە بێگومان بڕواداران بەس ئەوانە کە ئەگەر یادی خوا کرا دڵیان ڕاچڵەچێ مەبەست لێرە ئەوانە ئیماندارن کە یادی خوا ئەکرێ دڵیان ڕاچڵەچێ لێرە ئیمان ڕەب دەبێتەوە بە ئاسمان و بە خوای پەروەردگارەوە بەس وشەی بەس هاتووە بەس لێرە وشەی بەس مەبەستان چیانی لە تەفسیر ئەوە ئاەتەکە ئاوایە ڕەوکو جەناب خوێندت جارێ با ئاەتی پێشتریشی بێنین ئاەتی ژمارەیەکیش بێنین چکە ئەوش ئاەتی دووش پێوەست بێتەوە بە ئاەتی ژمارەیەکەوە خوا سبحانه وتعالى دفرمي بسم الله الرحمن الرحيم يسألونك عن الأنفال قل الأنفال لله والرسول فاتقوا الله وأصلحوا ذات بينكم وأطيعوا الله ورسوله إن كنتم مؤمنين إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون الذين يقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون أولئك هم المؤمنون حقا لهم مغفرة ورزق كريم باو سوالات هم بيكوا بيوصل جاري ده فرمي لباري أنفال برسيار دي ده كان بلي أنفال وتدسكوتي جنجي نقوي الرشيمي غور بعث ناوي لملتي مسلمان نا أنفال ويجوز كذا قلت لي بناو أنفال شتيجي باشا هرشان قبش قلت لي أنفال وات أنفالي بدناوي ناوي ناحقي كالرجيمي بعث لا غارت كردني ملتي إيمينا ولا طالان كردني سر مالي ملتي أمينا أو شهر دبي جاء دفرمي بليد دسكوتي جنجي خوا وبيغمبري خوا وتخوا بالريار ددا لباري دسكوتي جنجي وبيغمبر عليه الصلاة والسلام دعاء دفرمي وأطيعوا الله ورسوله إن كنتم مؤمنين فرمان بري خوا وبيغمبري خوا بكن فاتقوا الله وأصلحوا ذات بينكم باريز لخوا بكنوا بيونديني وانتان شاكا وأطيعوا الله ورسوله إن كنتم مؤمنين جورالي خوا وبيغمبر كيف كان أجر بروادارن يعني أجر إيمان دار من ده بقصي خوا بكن بقصي بيغمبر كان عليه الصلاة والسلام دعاء جاء أمجا كذا فرمي أجر بروادارن أمجا بيناسي بروادار ما بودك إنما بويا قلتما بس إنما لزماني عربي داكاك بيوان بيدا قلت لي أداة الحصر والإثبات أمرازي كرت هلينانو شاسباندن يعني أجر قلتمان إنما الأستاذ محمد وتبس محمد مع مستعى إنما العامل أحمد تانيا أحمد كريكارة إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم برواداران تانيا أوانا كهر كاتي باسي خواكرا ضليان رابط الله شيء بس أوانا يعني أجر إنسان إيمان دار به دبي سامو هيبته ببرامر بخوا يعني نكترسو لرز بواتا خوا بشتي سامناك بيتا برشاوي نا سامو هيبت شرموشكو رزو حرمتي بخوا هبي أبيش كاتيك يا باسي خوا بكري ضري رابط الله شيء طبعا أبي له حالتان دانا لهندي حالتي تايبدا دبي تزوي بيدا بي رابط الله شيء أمجا وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا يكم يان بيوندي بس شيء هي بدلو دارون أو يدي كان بيوندي بهذي بيستن أجر آيات كان يان بس داخلين درايوا إيماني يان بيزياد به وعلى ربهم يتوكلون وتنيا بس بپروردگار يان بسن أمسي هرسي كان بيونديان بدلو دارون بل ديو پنهانا وهي بلام إيمان دار هر أو صفتان هي نخير الذين يقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون أوانين ويجبر بهذا كان ولو يبيمان داون دبخشن لو يبيمان داون أجر عقله أجر علمه أجر ماله أجر جاهه هرشي هي نعمتكاني كخوا بيداون دي بخشن كومال غايلي بهر من دكان دعاء فرمي أولئك هم المؤمنون حقا أوانا بروادار الراستقينا كواتا إنما يكا لقل كوتا يكي كذا فرمي أولئك هم المؤمنون حقا أوانا براسي بروادارا أدي أوي دليل لقل يادي خوار رانس الله شيء سامو هيبتو يعني شرمش كوي نبي برامبر بخوا سبحانه وتعالى و آياتي خواهي بسر دا بخوان درتو نبيته زياد بوني إيماني پشت پرورگاري نبستيو نوش برپا نكاو اللوي خواه پیدا و نبخشه أي بلغيش يكم إيمان داره شي يعني أي تو لدرون وال كارليك نكي لقل خواه لقل آياتكاني خواه لقل يادي خواه و پشت بخوا قايم نبي
و نوێژ بۆخوا بەرپانەکەی وەلەوەی کە خوا پێداوی نەبەخشی ئەی بەڵگەت چێک کە تۆ ئیمانداری بۆیە خوا دەفەرمێ ئولائیکە هم المؤمنون حقا لهم مغفرة ورزق كريم بۆیە هەموو ئەو شتانی کە من هێناومەتەوە لەوێدا دەمەوێ ئەوە بسەلمێنم ویستومە ئەوە بسەلمێنم کە ئیمان پەیوەندی بە هەموو کەینونەی مرۆڤەوە هەیە پەیوەندی بە ڕوحیەوە هەیە بە ناخیەوە هەیە بە زمانیەوە هەیە بە ڕواڵەتیەوە هەیە بە ژیانی تاچیەوە هەیە ژیانی خێزانیەوە هەیە بە ژیانی کۆمەڵایەتیەوە هەیە ژیانی سیاسیەوە هەیە بۆ ژیانی سیاسی کە خوا دەفەرمێ سبحانه وتعالى فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم سوێن بە پەروەردگارت ئیمان ناهێنن تاکو تۆ نەکەنە دادوەر لەوەدا کە تێدا کەوتونە ناکۆچی هەروەها لە سوورەتی نوردا خوا دەفەرمێ إنما المؤمنون الذين إذا دعوا إلى الله ورسوله ليحكم بينهم أن يقولوا سمعنا وأطعنا بڕواداران هەر ئەوانن کە کاتێ بانگ بکرێن بۆ لای خوا و پێغمبەر خوا بۆی حکمیان لە بەیندا بکەن بڵێن بیستمان و گوێڕایەڵین کەواتە ئیمان دەچێتەوە نێو کای سیاسی کای کۆمەڵایەتی هەڵسو کەوتەکان و بۆیانە پێغمبەر عليه الصلاة والسلام کە دەفەرمێ المؤمن من أمنه الناس على دمائهم وأموالهم وەکو لە سونەنی ترمذی ئەبوو داود داهاتوو بڕوادار ئەو کەسێک کە خەڵک بە ئەمینداری دابنێن لەسەر خوێنیان لەسەر ماڵ و سامانیان کەواتە کەسێک یا المسلم من سلم المسلمون من لسانه ويده مسلمان کەسێک کە مسلمانان لە دەست و زمانی سەلامەت بن ئەوی وانە بێ بە ئەندازەی ئەوە کە ئەو سیفەتانەی تێدا نابن لە ئیسلامەتەکەی لە مسلمانەکەی نوقسان دەبێ ئاوا مەرجیش نییە یعنی هەر کەسێک کە مسلمان لە دەست و زمانی سەلامەت نەبوون یەکسەر نامسلمان بێ بەس یعنی لە مسلمانەتەکەی دێتە خوار وەکو حەدیثەکە دەفەرمێ لا يزني زاني حين يزني وهو مؤمن ولا يسرق سارق حين يسرق وهو مؤمن ولا يشرب الخمر حين يشرب وهو مؤمن كاتيك باباي زنا كر زنا دكا دزك دزي دكا شراب خور كشراب دخوا لو كاتدا ايمان دارني يعني شي يعني او ايماني نيه كلو جناحاني بجرته ايماني كي تواوي نيه اگر نقبل هر لبازني ايمان شو تدري مامۆستا بابەتەکە گرنگە و ئەندازێکی زۆریش چێژ بەخشە کاتەکەشمان تەواو بوو ئەبێ هەڵیگرین دیسان بە ئاڵلقەکانی داهاتوو ئینشاءالله ئینشاءالله بەڵێ خۆشەویستان بەم شێوە گەشتینە کۆتایی ئەماڵقەیەشمان تاکو بێ گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێنم خواتان لێ